سڵاو لام هاوڕێانی بەخێوکەری باڵندە چاوی هەمووتان ماچەکەم هیوادارمە لایەکت لەش ساغ و تەندروست باش بن. بەڕێزان، ئێمە ئەزانین کە باڵندە وەک هەر گیانلەبەرێکی کە وەکو مرۆڤ زۆر جار تووشی نەخۆشی ئەبێت. طبعاً زۆر جار ئێمە باسی ئەمەمان کردو لەوانەیە ئەم قسانی کە ئێسەیەکەین دووبارە و چەند بارەش بێت کە ئێمە چەند ساڵی پێشوو کردومانە کە ئەوەی گرنگە ئێمە بەڵێن بەخێوکەر بیزانێت چاودێریکردنی باڵندەکانێتی بە بەردەوامی چاودێری باڵندەکانی بکە، بە بەردەوامی ئاگای لێبێت ئەبێت کە هەج گۆڕانکاریەک لە باڵندەکەیە ڕوویە لە هەڵس و کەوتیا لە جوڵەیە لە نووسنیە زوو نووسنی درەنگ هەستانی لە خەو بەیانیانە شەوە یاخود بە هەچ شتێک بڵین پەرجیفکردنەوەکەیەتی ئەبێ یەکسەر تۆ ئەم باڵندەیە یاخود بیگری سەیریکەی یاخود ئەبێت تۆ پیشانی یەکێکی بی کە شارەزاوێت. ئەمە سەرەتای نەخۆشیەکە شەرت نییە نەخۆشیێکی کوشن دەبێت، لەوانەیە سەرمابوونێکی بەسیط بێت، لەوانەیە تێکچوونێکی با بڵێن کۆئەندامی گەدەی بێت کە لەوانەیە زۆر 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 بە ئاسانی و بە کەمترین تێچوون ئەم باڵندەیە چارەسەر بکەیت. لەبەرەوە گرنگترین شت ئەوەیە کە ئێمە چاودێری باڵندەکەمان بکەین، بەردەوام ئاوی پاچیان بینێ، با بڵێن ئاوی بەلوعە و ئاوی تەنکی سەربانیان نەینێ. ئەگەر با بڵێن بتوانرێ ئاو بکۆڵێنرێن شەو بە ڕۆژە و ئاوی بۆ دام برندێ زۆر باش شتێکە. ئاوی بەلوعە کلۆری زۆرە، ئاوی سەربان کە ڕووی زۆرە، با بڵێن لەوانەیە با بڵێن ئەم ئاوی تەنکیە زۆر ماوەتەوە هەمومان نەزانین ئاوی تەنکیش نابێ بیرە باڵندە باشترێکە. زائیدەن هەوا گۆڕچێ بەڕێزان، ئەگەر ئەوە هەستان بۆ کردبێت زۆربەی ئەو کێشانەی کە ڕوئەیە لە لای بەخێوکەر و لەم ماوەی پێشووە کە پرسیارمان کردووە لە بەخێوکەران و پرسیاریان کردووە، گەورەترین کێشە هەوا گۆڕچێ، یعنی هەوا گۆڕچێ لە ژووری باڵندەکانە، لەو شوێنی باڵندەی تایە کە هەوای بە بەردەوامی هەوای پاکی تیا بێ، گۆڕانکاری هەوا هەبێت، ڕۆژانە چەند جارێک هەوا بگۆڕێ ئەم ژوورە، چونکە هەوا گۆڕچێ با بڵێن ئەبێتە هۆکاری ئەوەی کە دایما هەوای پاک بێتە ژوور و بێتە دەرەوە، تەنانەت بۆ مرۆڤیش بە هەمان شێوەیە. لەبەرەوە هەوای پاک خۆراکی باش کە بیرێ بم باڵندەیە. ئێسێمە ئەوەی کە زیاتر حەزم کرد ئەمڕۆ باسی بکەین، ئەگەر لە کاتێکا تۆ باڵندەیەکە کرد هەستێ کرد با بڵێن لە ماڵەوەی ناتوانانی پیشانی کەسی بی کەس نییە بۆت سیر کات، یعنی تکاکەم خۆی کێشەکە لەوایە ئێمە کە ئیبینین کە دایانی لە پیج و گروپەکانە با بڵێن کە دای ئەنێ یەکێکەڵ لە سیروس نازان سرکە و لیمۆی بەرێکێکەڵێ فلان قەترەی بەرێکێکەڵێ فلان دەرمانی بەرێ بەڕێزان، هەتا بتوانن لە دەرمان دوورکەونەوە، هەتا بتوانن لە شتێ دوورکەونەوە کە با بڵێن دەرمان بێت. تۆ زۆر بە ئاسانیە توانی لەو کاتا باڵندەکە و زۆر بە شێوەیەکی بەسیط بۆ نمونە ئەوەی کە باڵندەی هەبێت لە ماڵەوەقی چێکە بە 100 گرام چای گوڵەبەی بوون بکڕێ کە باسمان کردو چای گوڵەبەی بوون چۆن ئەیرێ بە باڵندە، چای ڕازیانەی هەبێت با بڵێن ڕازیانە بکوڵێنێ وەکو ئاو بییتێ، ڕێژەکەیمان باس کردووە، کۆمەڵێ چای سروشتی هەیە کە مناڵی ساوە لە با بڵێن لە 2 مانگی و 1 مانگی و هەتاوەکو 6 مانگی کە ئیرێتێ بۆ کێشەکانی ناوسک یا بۆ سەرمابوون. ئەم چایانەی بەرەمانە شتی سروشتین، ئەمانە شتێکن کە سووری ئەبینن. بەڕاستیش لەوانەیە ئەم قسانەی کە ئێمەکەین زۆر کەس هەیە پێی ناخۆش بێ، بە تایبەتی ئەوانەی کە سوودمەندن لە فرۆشتنی دەرمان و با بڵێن کۆمەڵی شتێ، بەڵام ئەمە ڕاستەکەی لەوانەیە خۆمی چێکم لەوانە کە با بڵێن ئەیفرۆشم، بەڵام لەگەڵ ئەوە ئەمە زانیاریەکە یا با بڵێن ئەمە ڕاستیەکەیە، ئەمە ڕێگە ڕاستەکەیە، یعنی کە تۆ باڵندەیەکە نەخۆشە بێ ڕامەکە یەکسەر دەرمانی بیتێ کە ئەمە خەتەترین شتە. هەوڵ بە باڵندەیە کە نەخۆش ئەکەوێت سەرچاوی نەخۆشیەکەی بزانی چییە، چکە خۆی سەرچاوی نەخۆشی یاخود خواردنە یاخود ئاوە یاخود ئاو هەوایە، یعنی لەم سێشتە تێناپەڕێت، یعنی تۆ هۆکاری سەرەکی نەخۆشی تیرەکە ئەم سێشتەیە یا لە ڕێگەی خواردنێکەوە تووشی ئەبێت، یا لە ڕێگەی ئاو گۆڕانکاری ئاو هەواوە تووشی ئەبێت، یاخود لە ڕێگەی با بڵێن خۆراکەوە تووشی ئەبێت. تۆ یەکسەرە بێ بیرکەیتەوە تەئکید بی لەوەی کە تۆ لەو کاتەیە لە باتەوەی بچی بای 5-6 هەزار لای سۆران جەمال بایەمەوا بڵێن دەرمان بکڕیت بچۆ بای 2-3 هەزار خواردنێکی باشی بۆ بکڕە، سێلاجێکی باشی بۆ بکڕە،
100 گرام سریلاکێکی باشی بۆ بکڕە و سریلاکەی کە بووی دانەی خۆی خوات 250 گرام تێکەڵەیەکی باشی بۆ بکڕە ئاوەکەی مەسەڵەی چای گوڵە بەیبوونی بەرێ هەم ئەم تەیرەی خۆ زۆر تەبیعیە بەڕێزان تەیر ئەبێ نەخۆش بکەوێت یعنی کە ئەڵم نەخۆشکەوێت مەبەستمەوە نییە لەسرە مەرگا بێت ئەمە شتێکی کێیە مەبەستم ئەوەی ئەو گۆڕانکاریە لەوانەیە گۆڕانکارەکە هۆرمۆنی بێت لەوانەی لایەنی دەرونی بێت کە ئەو دقەی کە تۆی بینی تێرەکە و ئەبێ مەحموو حسابی بۆ بکەی بۆیە باشترین شت ئەوەیە تۆ بە هیچ شێوەیە پەنان نەبیتە بەر با بڵێن دەرمان ینی ئەنتیبایەتی یا هەر زۆرە دەرمانێکی کە بێ لەبەرەوە گرنگترین شت ئەوەیە لە سەرەتا تۆ بە چاودێری تەیرەکە و کە هەستەکە شتێکی وایە هەشت شتێکی سروشتی بیتێ زایدەن ئاوێکی پاچی بیتێ زایدەن خواردنێکی بیتێ کە خواردنی ئاسان بێت یعنی بۆ نمونە سریلاک ئەتوانی بەڵین سریلاکی بیتێ لەگەڵ هێلکا بۆی تێکەڵکە هێلکەی کوڵاوە مەبەستمانەوەی شتێ بێ نەرم بێت تەیرەکە بیخوا چکە هەمومان نەزانین کە مرۆڤ نەخۆش ئەکەوێت ئەوە ئەبێت یا مناڵ بە تایبەتی نەخۆش ئەکەوێت لە تەمەنی ئێمە 6 مانگ و 7 مانگ ناڵێن یعنی لە تەمەنێکا کە فێری خواردن بوو بێ هەوڵێن شۆربایەکی بینێت چکە شۆرباکە هەم خواردنی ئاسانە هەم هەزمکردنی ئاسانە و با بڵێن مناڵەکەش سوودی لێ ئەبینێت شۆربایەکی نعنای بۆکەی شۆربایەکی بۆ ینی شتێکی بۆکەی کە سوودی لێ ببینێت ئەمە زۆ گرنگە باڵنش بە هەمان شێوێ مناڵین بۆی غەڵەت تێ نەگەی ئێمە ناڵین بڕۆ شۆربا بە باڵندەکە یاخود نیسکێنەی بەرێ ئەمە بەسمانەوەی شتێکی سروشتی بیتێ بۆ چای گوڵە بەیبوونی بیتێ یا هەر چایەکی کە بێت لەو چایانەی کە بۆ لەسەر گەدەی ئیش ئەکات وکوتمان لەوانەیە کزبوونەکەی باری دەرونی تەیرەکە بێت لەوانەیە هۆرمۆنی تێکچوو بێ لەو کاتە یعنی ئەم ئەویژوکو بەش ینی هیچ جیاوازیێکی نییە لەگەڵ مرۆڤە هەموو شتە کارێگەری تێکە لەوانەیە نەخۆشیێکی بەکتری بەسیط بوو بێت کەوای لێ بکات ئەم تەیرە وا کز ببێت لەوانەیە شتێک بێت ئێمە هەوڵ بین ئەم تەیرە خۆی لەشی بەرگری دروستکا بەرامبەر ئەو شتی کە چۆتە ناو لەشیەوە یعنی کە بۆتە هۆکاری ئەوە ئێمە وکوتمان ئەگەر خواردنەکە بێت یاخود ئاوەکە بێت یاخو هەوا بێت ئەمانە بێ گۆڕانکاری تیا بکەی بووی چکە تۆ سەرچاوەی کێشەکە بێ بیزانی چییە چکە ئەمە گرنگە تۆ ناکرێ بڵین ئێمە من پێ بڵم بڵێ من تەیرێکمە بێ سەرچاوەی خواردنەکەی بوو بێتە ئەوەی کە ئەو کێشەی بۆ دروستکە یا ئاوەکەی یا کەش و هەوا با بڵین هەوای ناو ژوورەکە ئەمە کە بوو بێت کە من هەر شتێکی کەی بەمێ لەگەڵ یا تەنانەت ئەنتیبایەتیکیشی بەمێ ئێمە بەردەوام ئەبین لەوەی کە ئەوەی هۆکار بۆ تۆ ئەیتەوە یعنی توش ئەبێتەوە باشیش ببێت دوای ئەوە دوایی گرێت تاوای لێت تەیرەکە مەڵێت تووشی سنگەتیژە بووە کێشەی ئێمە لەوایە خەڵکی تا ئێستا لە سنگەتیژە تێنەگەیشتووە ینی بەداخێکی زۆرەوەی ئێڵێم من لە ساڵی 2016ەوە ئێمە بابەتی 15 و تا 21 پەڕەمان نووسیوە لەسەر سنگەتیژە بەڕێزان کە ئەڵین سنگەتیژە هۆکاری زۆری هەیە بەڵام یەک نەخۆشی هەیە کە پێی ئەوترێ کۆکسیدیا ئەمە مشەخۆرە ئەمە نەخۆشیە کە ناوی کۆکسیدیایە کە ئەگەر تۆ بتەوێ ئیلا ئەگەر تووشی کۆکسیدیا ببێت ئەمیش بە چیا بێت بەڕاستی پێتان بڵم بەڕێزان بە فەحسی مختبەریە ئەزانێمە کۆکسیدیاتی بەڵام تۆ تەیرێکە هەیە بۆ نمونە ئەمانی کە ئێماڵی هەمووی ئەیکەین چەند جۆرێک بۆ نمونە دەرمانیشی تێ حل نابێت بەڵام ئەمە جیاوازە ئەمە دیارە نەخۆشی کە ئەڵین نەخۆش ئەمە شتێکی کەیە ئێماڵین سەرەتای نەخۆشی چکە زۆربەی ئەو بەڕێزانەی کە تووشی کێشا بن تەیرەکانی زیاتر لە سەرەتاوەیە ئێمە باسی سەرەتاکەی ئەەکەین ئەگەر بەخێوکەر بە بەردەوامی چاودێری باڵندەکەی بکات ئەیبینێت کە ئەمڕۆ وەکو دوێنێ نییە پاک و تەمیزی لە هەمووی گرنگترێک ئەنی پاک و تەمیزی و ئەو ئەمانە شتێکە کە من زۆر جار هەر بیرم ئەچێتەوە باسی کەم چکە ئەتوانم بڵێم ئەمە سەرەتاییترین زانیاریەکە بێ بەخێوکەر بیزانێت کە پاک و تەمیزی سەرچاوەی تەندروستی باڵندەکەیە بۆیە من زۆر جا باسی ئەوە ناکەم کێسە ئێستا من بە سوتفە بیرم کەوتەوە لەبەرەوەی پاک و تەمیز بێ باڵندەکە و ناو قەفەزەکەی پاک بێ منهەلەکانی پاک بێ شوێنی خواردنەکەی پاک بێ کەش و هەوای ژوورەکەی باش بێ بەرگریشی بەهێزە بێت زۆر احتیادیە کە ئەم حاڵەتەی بەسەرا ڕوئەیە ئێمە چیەکەین بەس ئەوە نەهەوڵین بەرگری لەشی بەهێزتر بکەین نەک ئێمە وای لێ بکەین ڕابکەین دەرمانێکی بینێ یاخود سیر و لیمۆ و سرکەی بینێ کە هەرسێ ئەم شتە هەرسێکی بۆ گەدەی باڵندە بەڕاستی سووتێنەرە چکە زۆر بەهێزە تۆ ڕاستە ڕێژێکی کەمی ئەیتێ بەڵام وکوتمان ئەتوانیت
ئەتوانی بۆ نمونە سیر شتێکی باشە بەس بە ڕێژەیەکی کەم بە بەردەوام تۆزێکی بیتێ لە ڕێگەی ئاوەنا لە ڕێگەی خواردنەکەوەیە باسیشمان کردو کە چۆن ئەیتێ هەوڵ بە تۆ خواردنێکی باش بە باڵندەکانێ خواردنێک کە سوودی لێ ببینێت یعنی تۆ یەک جار مونمونەک یەکێک باڵندەیەکی هەبێت ئەگە چیلوێ دانی بۆ بکڕێت ینی بە شیمانێکی ئەکات چیلوەیەک چکە خۆ باڵندە حەد جۆرە باڵندەیە بێت کە تۆ چیلوێکی بۆ کڕی بە مانگەکەر چیلوەیەگە خوات ینی ڕۆژی 30 بۆ 40 غرامە خوات لەبەرەوە پێویست ینی شتێکی باشی بۆ بکڕێت 2000 3000 زیاتری پێ بە ئەگە تەقسیمی کەیتەوە بەسەر مانگەکەیە 30 ڕۆژەکە 200 دینار با بڵین 150 دینار زۆر کەمترەکەوێن لەوا بڵین ئەگەر 3000 زیاتریشی پێبێت لە حاڵەتێکا ئێماڵین لە حاڵەتێکا کە هیچ دانێک نییە ئەگەر دان بێ بەڕاستی دانی ڕاستی بێت فەرقەکەی 3000 بێت دانی باش هەر فەرقەکەی 1000 بۆ 1500 دینارە 2500 کە تەقسیمی کە بە سێ ڕۆژە یعنی ڕۆژی 20 دینار 25 دیناری بەرناکەوێت لەبەرەوە لە سەرەتا هەوڵ بە شتێکی باشی بەرێ وکوتمان کە تێرەکە و نەخۆش بوو هەوڵ بە خواردنێکی بەرێ کە بتوانێت بە ئاسانی بیخوات یعنی سریلاکی بەرێ مەسەن بڵین وکوتمان هێلکەی بۆ بکڕێن لە ڕنەی بە پسکیت هەیە بە تایبەتی مناڵی ساوایە کە شەکر و با بڵین خوێتیانە یاخود بە شێوەیە دروستکە بۆ مناڵی ساوا کەیکەن ئاو بۆی کە لە 6 مانگەوانە ئەیەنێ ئەوەی بۆردکە بیێرێ لەگەڵ بۆی بە ئاسانی بیخوا گرنگ ئەوەیە ئەم باڵندەیە ئەگەر ئاو خواردن بخوات خۆ هەمومان ئەزانین کە ئەو دوو شتەی لەبەردەما بوو توانی بیخوا لە شیشی بەرگری پیاکاو و ناژمرێت یعنی نابێتەوە گاری مردنی ئەمە جیایە تەیرێک بۆ نمونە تووشی تەسەموم بووە تەسەموم شتێکی کەیە کە تەسەموم بوو ئەمە شتێکە تەیرەکە لە ماوەیەکی کەماگە تەسەمومەکەی بەقوت بێ کوژێت و هیچ شتێک هەر ئەوە نێبێتەوە ئاوی پاچی بیتێ باکووتمان خواردنێکی بیتێ بتوانێت هەزمی بکات گرنگ ئەوەی ئێمە هەتا بتوانین تکایە دوور بکەونەوە لەوەی کە ئەوترێت کە ئەوەی باس ئەکرێت مەبەستم ئەوەیە شتێکی بەرێ سروشتی بێت شتێکی بەرێت چکە ئەم باڵندەی و قوتمان لەوانەیە هۆکارێکی دەرونی بێت کە لە سەرەتا تووشی ئەم حاڵەتە ئەبێت یعنی خۆشەر نییە نەخۆشیش بێت ئەگەر نەخۆشیش بێت کە ئەمە ئاڵین نەخۆشی وکو بەکتریایەک بێت یا شتێک بێت کە لە با بڵین لە سروشتە کە تووشی ئەبێت یا لەو ژووری کە تووشی ئەبێ لەو شوێنی لێتی ئێخۆبێ ئەم باڵندەیە ئەمەنە بەرگری لەشی هەبێت لەشی دژی ئەو شتێک کە چۆتە لە شێوە دروستی کانی چۆن تۆ هەر وەکەوەی کە ئێستا لەوانەیە خەڵک زۆر مناڵ و گەورە و بچووک هەمووی فێر بووە کە ئەڵێن کڕۆنا کە تووشی مرۆڤ ئەبێت لە سەرەتاواڵن عیلاجی نیە ئیلا بێت لەش خۆی دژەکەی دروست کات لە ڕێگەی پلازمای زەردەوە کە باڵندەش بە هەمان شێوەیە من نازانم بەڕاستی باڵندە چیت بەڵام ئەویش بە هەمان شێوە لەشی دروستیەکە دژی ئەو نەخۆشیە دروستیەکە یعنی ئەمەگە پرسیاکەین بۆ باڵندە لە سروشتە هەموو نەخۆشیانی تووشە بێت ئەوەی کە تووشی باڵندە ئەبێ لە ماڵەوە لە سروشتی تووشیە بێ بەڵام لەشی باڵندەکە لەبەروی فڕینی زۆرە لەبەروی خواردنی سروشتیە خواشتی کیمیایی ناخوات لەشی بەرگری دروستەکە و ئەو دژە بەکتریایە ڤایرۆسە یا حەد شتێکە کە ئەچێتە لە شێوە دروستیەکە و کە خڕۆکەکان سوورە هەسپێ دایمە لێم تێکە چێکامیانە ئەو دژە دروست دەکات کە خۆی بەرگری بڵین بەرەنگاری ببێتەوە کە ئەمە زۆر گرنگە ئێمە باڵندانێمە ئاوا بیرکەینەوە ینی بکوتمانەوەی کە تووشی نەخۆشی کڕۆنا بێت خۆی ئەڵێ مویموێت تۆ خواردن بخوات ینی خەتەرترین شتەوەی خواردن نەخوات کە خواردنی خوارد لەگەڵ یا چەند شتێکێ بۆی بتوانێت بنوێ بۆی ئەهوەنی کاتەوە بۆی ئەوەی بکات تۆ چیەکە ئەم مرۆڤە وردە تا لەشی مێشکی ئازایات و یاخود لە مێشکیەوە ئەتوانرێت دژە ئەوەی کە چۆتە ناو لە شێو دروستی کە چکە خواوای دروست کردووە هەمومانی باڵندە و گیان لەبەر و مرۆڤی شێروا دروست کردووە لەبەرەوە تکایە یعنی ڕێگا مەبەنە بەرخێرا پەنابەرنە بەرەوەی کە تۆ بڵێن ئەم فڵانشتی بەرێ و فڵانشتی بەرێ بە شێوەیەکی تەندروست هیچ پەلەمەکە تێرەکە و لەوانەیە زۆر تەبیعی بە لەوانەیە لەو کاتەیە بەسیترین شتی بیتێت لەوانەیە ڕۆژی داهات دوایەت چاک ببێ خۆی کێشەکە لەوایە هەنێک کەس کە بۆیان مناڵم فڵان قەتری بەریا فڵان شتی بەریا با بڵین تایلۆسینی بەرێ
باسی خۆم بکەم کە من خۆم زۆر جارێ دەم بۆ هەنێ حاڵەتی ضرورە کە ئەبێت کە سوودفە تەیرەکە چاکە بێت و خۆ لەوانەیە ئەم تایلۆسی هیچ دەورێکی نەبوو بێت بەس تەیرەکە بڵێن سوورێکە هی ئەو بەکتریا ڤایرۆس هەر شتێکە تەواوی کردووە لە شیا و هەر لەشی خۆی دروستی کردووە و تایلۆسینەکەش یا بە ڕۆژێکە 2 ڕۆژە 3 ڕۆژە 4 ڕۆژە لەوانەیە هیچ کاریگەریەشی نەبوو بێت لەسەر ئەوە بەس مجەڕەدەوە لە شێوە ئێماڵین مەڵڵاهی ئەشهەدو ما بیلا تایلۆسین بە ڕۆژە 2 ڕۆژ تەیرەکەمی چاکردەوە ئەمە هەڵەیەکی گەورەیە بەڕێزان ئەبێ حسابی ئەوە بکەی ئەگە تەیرێک بەڕاستی نەخۆش بێت یاخود تەیرێک وکوتمان کێشەی نەبێت تۆ ئەمەی تێ بەم شێوەیە تۆ بەکتریای سوودبەخش و زیان بەخشیشە کوژی لە لەشیە لەبەرەوە زۆر گرنگە کە ئێمە بە تایبەتی ئەوانەی لە سەرتاوە هەستەکەن گۆڕانکاریەک ڕوویاوە پەنا نەبەرە بەر دەرمان ئەمە چەند جاری کە باسی ئەومان کردووە تەندروست بە شێوەیەکی ئەوەی شتی با بڵێن خۆراکێکی سروشتی چاکان ئەوەی کە بۆ مناڵ هی ساوە باشە کە ئەیەنێ بۆ ناوسک و غازات و ئەوە یاخود بۆ تەنەفوسی باشە کە ئەیەن بە مناڵ بە هەمان شێوەتوانی تۆ بە ڕێژەیەکی کەمتر بیکەیتە ئاوە بی بە تەیرەکە و بەبێ کێشە نەجاتە ئەبێ و تۆش لەو قەلەقیە بەڵام گرنگ ئەوەیە بە ڕێزان زوو فریا بکەویت یعنی نەیەڵیتەوە بۆ سبەینێ و دوو سبەی و بڵێم بزانم باشە بیا باش نابێت چکەمە باڵندەیە گرنگترین شتەوەی خواردن کە خواردنی نەخوا چکە تۆ ئێمە نایزانین یعنی مەرج نییە ئێمە ئەوەی کەڵێن شتێکی بەسیط بێ بەڵام کە تۆ ئەمەی ئێمە ئێڵێن کردێ وەکو سەرەتا یارمەتی ئەیە بەڵام لە 2-3 ڕۆژایتر بۆ دەرەکەوێت کە ئەم تەیرە کێشەیەکی کەی هەبێت ئەوەی هەبێ و کاتە توانین پیشانی کەشسکی شارەزابی بەڵام لەو حاڵەتەشا هەر تەیرەکە و باشترێکە لەوەی کە تۆ یەکسەر دەرمانی بیتێ لەبەرەوەی تۆ ئەوەی کە لەسەر تەکردوتە چارەسەری ئەوی کەش ئەتوان ڕێ بکرێ بەڵام گرنگ ئەوەیە تەشخیصکردن یعنی دیاریکردنی کێشەکە لە هەمووی گرنگترێکە تا کێشەکە دیاری نەکەی بەڕاستی چت ئەنتیبایۆتیک بێت چ خواردنێکی کە بێت ئەمە غەڵەتێکی گەورەیە نە من نە هیچ کەسێ ئیلا بە فەحسی مختەبەری ئەزانرێت مەسەلەی چاو بەڕێزان نەخۆشی چاو جۆرەکانی زۆرە یعنی ئێمە وەڵبین بەڕاستی کە چاو هەستی پێکرد کە چاوی تەیرەکە گۆڕاوە با بڵین ئاوساوە ئاوە کات یا ئەوەی تیاهەیە التیاباتێکی هەیە یەکسەر لەو کاتەیە ئەبێ با بڵین مەڵحەمی چاوی مرۆڤ بەکاربێنی جانتامایسین بێ هەر شتێک بێت با بڵین ڕۆژی 2 جار یا 3 جارێکیتە چاوی کە لە یەکەم ڕۆژ و لە دووەم ڕۆژە هەستی کرد بە شەرتێکیش لەو کاتە بێت توڵەکانیش تاقیم کە ئێمە باسمان کردووە ئەو کاتە لە 2 ڕۆژە هەستەکە چاک نابێت ئەمە کێشەی کەیە ئەمان شتێکی کەیە بەس وکوتم هیوادارم هەتا بتوانن دوورکەونەوە لەوەی با بڵین دەرمان بیرێ بە تەیر هەوڵ بن چاودێری باڵندەکانتان بکەن باڵندە مەخەنە بەردەستی کەسێکە لە خۆیەوە دەرمانێ بڵێ بیاتێ چکە دەرمان شەرت نییە لەو کاتابێ خۆت بزانی سیرکە کە تۆ تەیرەکە و کە لە ماڵەوە هەتا دەرگا کراوە تۆ دنیا سار بۆ سەرمایی بووە بە لە بەرموبەری دانراوە لە بەرسپلیت دانراوە شتێکی خواردووە کە سەوزەیەک یا میوەیەکی خواردووە کە تێک چوو بێ کۆن بوو بێت یاخود خواردنێکە داوەتێ ئەم خواردنە کۆنە بەسەر چووە لە شوێنێکا داوناوە کە ڕووی کردووە زایدەن ئاوەکە لەوانەیە ئاوی چەند ڕۆژێک یا ماوەیەک کی دوور درێژتوە ئاوی بەلوعەت داوەتێک کە کلۆری زۆر بووە ئەم کلۆرە کاریگەری بەڵین بە شێوەیەکی هێواش دەسەرێتی یاخود ئاوی تەنکیت داوەتی ئەم ئاوی تەنکیە لەوانەیە بەکتریا و با بڵێن کە ڕووی تیابوو بێ وردە کاریگەری لێ کرد بێت ئەمانە ئەبێ هەمووی خۆت بیزانی چکە تەیرەکەی خۆتە خۆت باشتر ئەیزانیت کە ئەمە لەوانەیە شتێکی زۆر بەسیط بێت زۆر بەسیط کە تۆ بە خەیاڵتانەیەت ئەوە ببێتە هۆکاری ئەوە ئەبێ خۆت بیزانی چکە بۆ نمونەی کە من تەیری خۆم کە ئێستا لەسەرەوە هەمە لەخوا بەزیابێت تا ئێستا تەیریان لێ نەمردووە بەڵام لەوانێت چەندها تەیریشی لێ نەخۆش کەوتە بێت کە ئەڵم نەخۆش کەوت بێت من ئەزانم هۆکارەکەی چییە بکوت هۆکارەکەی ئەوەیە من شێ بەرزەکەمەوە شێ چەند سوودی هەیە ونەش زەرەری هەیە ئەبێ کە شێم بەرز کردەوە هیچ نەبێ ڕۆژی 3 جار بەلایانی کەمەوە دەرگا و پەنجەرە بکەمەوە ئاوا گۆرچێ ڕووبە ئەگەر 6 دابەزێ مەجبورم لەبەروی ئەو هاوا گۆرچێ نەبێت تێرەکانی کە تووشی کێشە بێت بۆ نمونە کە دەرگا و پەنجەراکەمەوە لەوانەیە هەواکە سار بێت لە هەنێ تەیر بەڕاستە و خۆلی ئەیە یعنی کە من ئەمانەم زانی زۆر بە ئاسانیشە تو هەم چارەسەری بکەم یاخود تەیرێک بیرم چووە ئاوەکەی بەردەمی وای دانین ئاوەکەی کۆن بۆ خواردوێتی ئەنی کۆمەڵێ شت هەیە ئەبێ خۆم بیزانم
هۆکاری چییە ئەو ئەشیزانی دیانی زۆر ئاسانە ئەیزانیت بۆ نمونە تۆ مناڵێک هەیە مناڵەکە بەیانی بردوودە دەرەوە جوانە و پێچاوەتەوە شەو نەخۆشەکەی سوور ئەزانی ئەوەیە یا خواردنێکت داوت یا شیرێکت داوەتە شیرەکە بە کەڵک نهاتوو بێ تووشی غازات ئەبێت یاخۆ مناڵ قڕقێنەی پێنەیرێتەوە تووشی غازات ئەبێت یعنی مەقسەم وایە ئەبێت ئەوەی کە باڵندەکە بەخێوەکە هیچ نەبێ خۆی بزانێ هۆکاری چییە یا لەوانەیە باڵندەکە عەزیەتی رابێت لە ماڵەوە یعنی زۆر کەسەیە کە باڵندە بەجێڵێ مناڵە یا گەورەیە بەڕڵای کردو خۆی یاوە بە پەنجەرەیەکە بە هەر شێوەیە بێ ئازاری پێگەیشت بێ تۆ باڵندەکەمە ئازاری پێگەیشت و ئازار ئیلاقی نییە بە ناوسکەوە بەڵام کاریگەریە تۆ کە سەیریەکەی ناوسکیشی تێکە چیە مەبەستمەوەی وەکو چارەسەر ئەم باڵندەی کە ئەوە بوو ینی حاڵەتیشی هەیە حاڵەتی با بڵێن ئازارێکی هەیە لە شوێنێکی جەستەیە کە ئەمە ئەگەر لە شوێنێکی باشە داینی بۆ نمونە مڵتیڤیتامینی بیتێ بە ئۆتۆماتیکی خۆی وردە باشە بێ ئەگەر نەشکابێت بە شێوەیە نەشکابێت شکان شتێکی کێ مەبەستمەوەی بەڕێزان هیوادارم کە زۆر جار ئێمە زۆر کەس پرسیارمان لێکە ئاڵێ هەنێ حاڵەت هەیە کە کەس ناتوانێت ینی لە خۆیەوە من کەسێکێ بە منەڵێ وڵام من تەیرێکمەیە دوێنێ شەوعی بینە بۆم ڕۆ نەخۆش بوو چی بکەم یاخود هۆکاری چی من نازانم هۆکاری چییە من ئەوەی کە ئێڵێمە بێت دابنیشم ئەم خاڵانەیە کەیەکە بیبژێرم بووی خۆ منیش هەموو جارێک ناکری ئەم خاڵانە ببژێرم بڵێمی ئەوەیە بێ خۆت بیزانی چکە تۆ خاوەنی باڵندەکەی تۆ هەڵسو کەوتەکەی لەگەڵا و کووتمانکم مناڵێک لە ماڵەکەی خۆتایە تۆ کە مناڵەکە لە ماڵەکەی خۆتایە تۆ ئەیبینی خۆیشی کە نایبینێ لە دەرەوەی ماڵەکە تا بزانێ چی خواردووە چی راوەتێ لە شوێنێکی ساردا بووە لە گەرما بووە چۆتە دەرەوە نەچۆتە دەرەوە ئاوێکی خراپی خواردووە تۆ شتێکی ئەوەی کردووە یعنی خۆت ئەیزانیت لەبەرەوە هیوادارم پەیامەکە گەیشت بێت هەج بە ڕێزێک هەج خۆشەویستێک هەج پرسیاریشێ بێ لەسەرم بابەتێمە لە خزمەتتاین هیوادارم هەموو لایەک لە ساغ و تەندروست باش بن زۆر شتێ بەڵام هەستم ویستم بە کورتی بیبڕمەوە بۆی ئیزعاج نەبن چکە کە دوور و درێژە بێت وەزێ با بڵێن لەوانەیە زۆر کەس تااقەتیشی نەبێت سێریکە و کوتمان هەج پرسیارەکە بێمە لە خزمەتتاین چای هەموو تاماچەکەین خواتان لەگەڵ